سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان یاوکارم لە خزمەتەوەی عەزیزدان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان هاتنی لافاو لە شارەکانی کوردستان و بایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم ئەگەری لە سێدارەدانی سێ ئەندامی بنەماڵەیەک لە کەنگاوەر زۆرترین پێوەری فەلاکەت لە پارێزگاکانی کوردستان و کرماشان ناڕەزایەتی چالاکانی مەدەنی لە پارکی لالەی تاران خۆپێشاندانی دژبەرانی بەشار ئەسەد لە سووریا و کۆبوونەوەی لایەنگرانی مافی پەنابەرەتی لە لەندەن. درێژەی هەواڵەکان هاتنی لافاو لە شارەکانی کوردستان و بایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم ڕۆژی هەینی 14 گوڵانی 1403 هەتاوی بەهۆی بارینی لێژمەی باران لافاو زۆربەی شارەکانی کوردستانی گرتووەتەوە و زیانێکی زۆر بە کەشاوەرزان گەیشت. بەپێی ئەو ڤیدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوبووەتەوە لافاو بۆ هاتوچۆی خەڵک ئاستەنگی دروست کردووە و ڕێگای هاتوچۆی گوندنشینان لە پارێزگاکانی ئیلام و کرماشان داخراوە. هەروەها زیانێکی زۆر بە کەشاوەرزان گەیشتووە. بە وتەی میدیاکانی ڕەژیم بەلانی کەم 10,000 کەس لە پارێزگاکانی باشووری ئێران پێویستیان بە یارمەتی هەیە. دەست بەسەرکردنی شارۆمەندێک لە شنۆ ڕۆژی پێنجشەممە 13 گوڵان هاوڵاتیەکی خەڵکی گوندی ئاڵکاوێی شنۆ بە ناوی ئارمان ئیبراهیمی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراوە. لە ڕۆژانی ڕابردوودا ناوەندە ئەمنیەتیەکانی ڕەژیم شەپۆلێک لە ڕفاندن و دەست بەسەرکردنی شارۆمەندانی کوردیان لە شارستانی شنۆ دەست پێکردووە و تا بە ئەمڕۆ بەلانی کەم 15 کەس بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. مانگرتن لە خواردنی سەکینە پەروانە مامۆستای زمانی کوردی لە زیندانی ئەڤین. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران ڕۆژی هەینی 14 گوڵان سەکینە پەروانە بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین بە مەبەستی دەربڕینی هاوخەمی لەگەڵ بنەماڵەی یان بەختکردوەکەی ساڵی 1401 مانی لە خواردن گرت. سەکینە پەروانە هاوکات لەگەڵ ساڕۆژی لەدایکبوونی عەلی موزەفەری مێر منداڵی تەمەن 17 ساڵی خەڵکی قوچان کە لە ناڕەزایەتیەکانی شۆڕەشی ژینە بە تەقەی هێزەکانی ڕەژیم گیانی بەخت کردبوو بۆ پشتیوانی لە بنەماڵە دادخوازەکەی مانی لە خواردن گرتووە. ئەو چالاکە سیاسیە ڕۆژی 16 ڕەشەمەی 1402 لە شاری تاران دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئێڤین کرا. ناوبراو پێشتر و لە ساڵی 99 هەتاوی بە 5 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغی ئەندامەتی لە گروپ و دەستەی سیاسی مەحکوم و ڕۆژی 26 ڕێبەندانی 1401 پاش 3 ساڵ زیندان ئازاد کرا. ئەگەری لە سێدارەدانی سێ ئەندامی بنەماڵەیەک لە کەنگاوەر ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری لە سێدارەدانی سێ برای خەڵکی کەنگاوەر بە ناوەکانی شێرزاد، سەعید و جەواد چوپانی لە زیندانی قزل حساری کەرەج هۆشداری دەدەنە دەستگای قەزای ڕەژیم و خوازیاری ڕاگررتنی سزای ئیعدامیان بوون. بەپێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ئەو سێ بەندکراوە هەمویان خێزاندار و باوکی چەند منداڵن و بنەماڵەکانیان هیچ سەرچاوەیەکی داهاتیان بۆ دابینکردنی پێویستیەکانی ژیان نییە. شێرزاد، سەعید و جەواد چوپانی ساڵی 98 هەتاوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کراون. شانی باسە کە برایەکی دیکەی و بنەماڵە بە ناوی ئیبراهیم چوپانی ساڵی 91 بە هەمان تۆمەت لە زیندانی هەمەدان ئیعدام کرابوو. زۆرترین پێوەری فەلاکەت لە پارێزگاکانی کوردستان و کرماشان بەپێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران کە نرخی بێکاری و تەوەڕۆمی لە زستانی ساڵی ڕابردوو بڵاو کردوێتەوە، دوو پارێزگای کوردستان و کرماشان لە پلەی یەکەمی ڕێزبەندی زۆرترین پێوەری فەلاکەت لە نێو 31 وەستانی ئێران جێیان گرتووە. بەپێی ئەو راپۆرتە لە نێو 31 وەستانی ئێران زۆرترین پێوەری فەلاکەت لە ساڵی ڕابردوو 62% لە پارێزگای کرماشان تۆمارکراوە، لە حاڵێکدا کرماشان پێشتر لە پلەی چوارەمی ئەو ڕێزبەندەدا بووە. پارێزگای کوردستانیش بە 60.9% لە پلەی دووهەمدایە. پارێزگاکانی لوڕستان و یەست
لە پلەکانی سێهەم و چوارەمدان و کەمترین ڕێژە لە پارێزگای تاران و 10 ئۆستانی دیکە تۆمار کراوە. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری گورگان لە بەردەم شۆڕای شار ڕۆژی پێنجشەممە 13 گوڵانی 1403 ئەندامانی تەعاونی مەسکەنی شارەداری گۆرگان لە بەردەم شۆڕای شار کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی چەند ساڵەوە بەر تەعاونی مەسکەنی کرێکاران و کارمەندانی شارەداری گۆرگان بە بیانووی دروستکردنی خانوو و پارەیەکی زۆری لە پێرسۆنێلی ئەو ناوەندە وەرگتووە. ئێستا نە چارەنووسی خانووەکان دیارە و نە زیانی ماڵدزراوان قەرەبوو دەکرێتەوە. ناڕەزایەتی چالاکانی مەدەنی لە پارکی لالەی تاران ڕۆژی پێنجشەممە 13 گوڵان کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و دانیشتوانی شاری تاران دژ بە بڕیاری شارەداری بۆ سازکردنی بینای مەسەبی لە پارکی لالا کۆبوونەوە. بە وتەی چالاکانی مەدەنی تاران زاکانی شارەداری تاران وێڕای ناڕەزایەتی بەرینی خەڵک بڕیاری سازکردنی دەیان بینای مەسەبی لە پارک و شوێنە گشتیەکان دەرکردووە و لە پارکی لالەش 3000 متری چوارگۆشە حەسارکێشی کراوە و لە نێو محەوەتەکەدا کرێکاران سەرقاڵی بڕینەوەی دار و کەندنی زەوین. گواستنەوەی ڕەزا سەلمانزادە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان شەوی پێنجشەممە 13 گوڵان ڕەزا سەلمانزادە بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین بە جەڵتەی مێشک لێداوە و بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان گوازرایەوە. ڕەزا سەلمانزادە چەندین نەخۆشی وەکو دیسکی گەردن، بەردی گورچی لەو میزەڵان، فەتق و هێمۆرۆئیدی هەیە و لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەشکراوە. ناوبراو بە دوای ئاگرگرتنی زیندانی ئێڤین لە مانگی ڕەزبەری ساڵی 1401 تاوی بە محاربە و ئیفسادی فیل ئارز تۆمەتبار و بەبێ مەحاکمە زیندان کرا. کوژرانی شارۆمەندێکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ئیدارەی تڵعات ڕۆژی هەینی 14 گوڵان شارۆمەندێکی بەلوچ کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە بە تەقەی هێزەکانی ئیدارەی تڵعات لە مێحوەری جاسک بۆ ڕیدەف کوژراوە. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ هێزەکانی ئیدارەی تڵعاتی پارێزگای هۆرمۆزگان ئۆتۆمبیلی و شارۆمەندیان بە بێ ئاگادارکردنەوەی پێشوەخت داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا شۆفێری ماشێنەکە گیانی لەدەستداوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕۆژنامەوانێک لە تاران سەبا ئازەرپەیک ڕۆژنامەوانی خەڵکی تاران لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە بە زیندان و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کراوە. سەبا ئازەرپەیک لەسەر سکاڵای چەند بەرپرسی ڕژیم دادگایی و بە تۆمەتی تەبلیغ دژ بە نیزام و بڵاوکردنەوەی پرۆپاگەندا بە 3 ساڵ زیندانی تەعزیری، 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و پەرداختی جەریمەی ماڵی سزا درراوە. خۆپێشاندانی دژبەرانی بەشار ئەسەد لە سووریا ڕۆژی هەینی 14 گوڵانی 1403 هەتاوی شارۆمەندانی سووری لە پارێزگای سوەیدا بۆ جارێکی دیکە دژ بە بەشار ئەسەد و دۆخی خراپیابووری خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە هەزاران شارۆمەندی سووری بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشت لە مەیدانی ئەلکەرامەی شاری سوەیدا خۆپێشاندانیان کردووە. ساڵی ڕابردووش خەڵکی ئەو پارێزگایە چەندین جار دژ بە دەسەڵاتی بەشار ئەسەد خۆپێشاندانیان کردو لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون و چەند ناوەندی دەوڵەتیان داگیر کرد. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی لایەنگرانی مافی پەنابەریەتی لە لەندەن. ڕۆژی هەینی 14 گوڵان لایەنگرانی مافی پەنابەریەتی لە شاری لەندەن کۆبوونەوە و دژ بە بڕیاری دەوڵەت بۆ هەناردنی پەنابەران بۆ ڕواندا لە ئەفریقا خۆپێشاندانیان کرد. بە پێی ویدیوانەی لەلایەن میدیاکانی یەکێتی ئەوروپا بڵاوکراوەتەوە هێزەکانی پۆلیسی لەندەن هەوڵی تێکدانی کۆبوونەوەکەیان داوە و چەند کەسیان دەست بەسەر کردووە. شانی باسە کە چەند ڕۆژ لەوبەر دەوڵەتی بەریتانیا وێڕای هۆشداری ناوەندەکانی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتووەکان یەکەم بەشی پەنابەرانی نایاسایی لە وڵاتەی بۆ ڕواندا لە ئەفریقا ناردوو ڕایگەیاند کە کەیسی ئەو پەنابەرانە لە ڕواندا بە دوواداچوونی بۆ دەکرێت.
بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کاتێکی خۆش بۆ هەموو لای.